بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. لەم بەرنامەیەشە میوانداری دوو بەڕێز دوو نوێنەری کۆمەڵی ئیسلامیمان کردووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەوانیش هەریەک لە بەڕێزان مامۆستا سەلیم شوشکەیی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەر فراکسیۆنی کۆمەڵ، هەروەها ئەندامی لیژنەی ئەوقاف لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هەروەها بەڕێز مامۆستا زانا ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ، هەروەها ئەندامی لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بزانین لە ماوەی دەستبەکاربوونی 2 ساڵی ڕابردوویانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چیان کردو بۆ دەنگ دەرەکانیان، چیان کردو بۆ کورد، چی و خزمەتێکیان کردووە بە کۆمەڵی ئیسلامی. بەڕێزان سوپاس بۆی کە لە ئەم ئەڵقەی بەرنامەی خزمەتە دەرفەتەن بۆ ئێمە ڕەخسان و ئامادە بوون. سوپاستان دەکەین. مامۆستازان ئەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەین، ئەو دامەزراوەی ئێوەیتیان ئەنجومەنی نوێنەرانی عێراق، حەزەکەم بینەران تێبگەێنی کە چ گرنگیەک و ڕۆڵێکی هەیە بۆ گەلی کورد، بۆ تاکی هەرێمی کوردستان، بۆ دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکدا هەرێمی کوردستان حکومەتی جیای خۆی هەیە، پەرلەمانی جیای خۆی هەیە، دامەزراوە و موسساتی تایبەت بە خۆی هەیە. یعنی هەموو 4 ساڵ جارێک ژمارەیەک نوێنەری کورد لەلایەنە سیاسیەکان هەڵەبژێرن و ئەڕۆنە بەغدا. چ گرنگیەکی هەیە ئێمە تەواجودمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. بێگومان پەرلەمان لە هەموو وڵاتێک گرنجێکی تایبەتی خۆی هەیە، چونکە ئەم شوێنەیە کە یاسا دادەنێتن بۆ کۆمەلگا بۆ هاوڵاتیان، لە کۆتاییدا هەموو هاوڵاتیەک دەبێت پابەند بێ بە یاسا. جا خەڵک لە جێبەجێکردنی یاسا بەشدار بێ بۆ لە دانانی یاساکە بەشدار نەبێ. بەنسبەت کورد لە دەوڵەتی عێراقدا تا ئەو ڕۆژەی ئێمە لە تەسەمونێکمان لەگە ئەم دەوڵەتە ماوە، تا ئەو ڕۆژە ئێمە بەشێکی لە دەوڵەتی عێراق کۆمەڵێک ماف و ئیمتیازاتی دەستوریمان لەم دەوڵەتە هەیە لە پایچی دەستوری هەڵگری بۆ لی بەشدار نەبین. پەرلەمانی عێراق کە شوێنی دانانی یاسا گرنگەکانە، یاسا ئیتیحادیەکانە، شوێنی دانانی یاسای بودجەیە، شوێنی دانانی یاسای ئەحزابە، شوێنی دانانی یاسای هەڵبژاردنە، شوێنی دانانی ئەو یاسا گرنگانەیە کە لە ئەنجامدا کاریگەریەکانی بەسەر تەواوی عێراقەیە، بەسەر هەرێمی کوردستان هەیە و بەسەر هەموو وڵاتێکیش هەیە. ناکرێ لایەنە کوردستانیەکان بەکەم سەیری ئەم پەرلەمانە بکەن. بوون یاسایە هەیە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماوەی ڕابردووە دەرچوو حکومەت و خەڵک و تاکی هەرێمی کوردستانی ملزەم کردو. ینی ئەو گرنگیت چییە؟ بنمونە یاسایەکی بەرجەستم پێ. من دەمێ ئەو وەڵامی وەدەمە، بەڵام یەک مەقطع بۆ با تەواوی کەم. ئێستا لایەنەکانی تری باشوور و ناوەڕاستی عێراق ئەوانەی کە دێنە پەرلەمان چێن؟ سەرۆکی حیزبەکانیان دێنەوێ، کەسە دیارەکانی حیزبەکانی خۆیان دەنێرنەوێ، چونکە ئەزانن لەوێ شوێنی بڕیاردانە، ئەوێ بە خۆیان لەوێ ئامادە بن و کاتێک کە کێشەیەکی سیاسی شەبێت لە دانیشتنیش نێوان خۆیانە حەل ئەکرێ. بەڵام هەرێمی کوردستان گرنگیان بە پەرلەمانی عێراق نەداوە. ئەمە لە خزمەتیان ئەمە چوینە، بەڵام پێمە خۆش و سەرکردی حیزبەکان سوبە. ڕەنگە حیزبە ئیسلامیەکان لەوانە لە هەمووان باشتر بن کە لە خولەکانی ڕابردوو کەسە دیارەکانی خۆیان دەناردو، ئێستاش هەر کەسە قیادەکانی خۆیان ناردووە، بەڵام حیزبە کوردیەکانی خۆیان بە شێوەیەکی گشتی لەمە کەمتر خەمن. بەنسبەت یاساکان، بۆ نمونە یاسای حیزبە سیاسیەکانی عێراقی کە یاسایش ئیتیحادیە، ڕاستە هەرێمی کوردستان یاسای ئەحزابی خۆی هەیە، بەڵام هیچ حیزبێکی کوردستانی ناتوانانی بەشداری هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران بکە ئەگەر ئیجازە وەرنەگرێت، ئەگەر بەپێ ئەم یاسای وەزعی خۆی ڕێک نەخاتەوە. ئەو بەنسبەت حیزبەکان. یاسای بودجە ئەگەر لە حاڵەتی ئاساییە کە لە هەرێم جێبەجێ بێتن، یەکێکە لەو یاسا هەرە گرنگانە کە داهاتە ئیتیحادیەکان دابەش دەکاتەوە بەسەر هەموو پارچەکانی وڵات و بەشی هەرێمی کوردستان و موچە و ئیتر هەم داهات و خەرجی و هەمی حساب دەکات. ئەمەش یەکێکی ترە لە یاساکان. یاسای ئەنجومەنی ئیتیحادی کە ئێستا لە بەردەستمانە دابدرێ و غورفەی دووەمی پەرلەمانە وەکو مەجلیس شیوخە، ئەمە دەبی کورد کۆچێکی زۆر زۆری لەسەر بکاتن دروست بێت، چونکە ئەمە ڤیتۆیەکە بۆ هەرێم و بۆ پارێزگاکان کە مافیان نەفەوتێ. باشە یاسای محکەمەی ئیتیحادی کە یەکێکە لە یاسا هەرە گرنگەکان ئێستا لەسەر کورد پەچی کەوتووە، چونکە محکەمەی ئیتیحادی ئەو محکەمەیە کە بڕیاری کۆتایی لە هەر بابەتێکدا نە پەرلەمان و نە حکوومەت بۆی نەبرێ نەخێر، ناتوانێت قسەیەکی ترە دوایەوە بکاتن. من بۆیە تاکید دەکەمەوە لەسەر ئەوە کە ئەم دەستگایەکی زۆر زۆر پێویستە تا ئەو ڕۆژەی ئێمە بەشێک بین لە عێراق ئەبێ بە گرنگیەوە بەشداری بکەین ئەنجومەنی نوێنەران. بەڵێ مامۆستا سەلیم، ئەگەر هەمان پرسیاریش لە بەڕێزت بکەم، بزانم ڕاو بۆچوونی جەناب بێت بەس بە ئیزافەیەک، ینی هاوڵاتیان ئەڵێن تەنها ئەو 50-60 پەرلەمانتاری کە ئەڕۆنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو خۆیان مستەفیدن
زائدەن حیزبەکانیان مستەفیدن بەڵام بەعامی خەڵکی هەرێمی کوردستان هیچ ئیسفادەیەکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەکردووە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. لە ڕاستیدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرنگێکی زۆری هێرک و کاکزاناش ئاماژەی پێکرد، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆت قیاداتی هەرێمی کوردستان وەکو پێویست نەیتوانیەوە ئیسیسماری ئەو چۆن دەڵە بەرهەمە بکە کە لە ئەنجومەنی نوێنەران دەست دەکەوێت، چونکە مؤسسەی ئەوانە ئیسیسماریکەنە ئەرکیەوەی ئەنجومەنی ئەندامانی عێراق بە شێوەیەکی گشتی ینی زۆربەی پرۆژەکان، زۆربەی کارەکان، زۆربەی ئەو ئیشانەی کە گرنگن بە یاسا تێدەپەڕێندرێ، بەڵام لە نەتیجەدا دەمێنێتەوە بۆ قیادە سیاسیەکان تاوەکو بتوانن بە شێوەیەکی سیاسی چارەسەریکەن. بنمونە موازنەی 2007 کاتێککە دەنگمان لەسەری داوە ئەوەی لەسەر نوێنەران بێ شەڕی لەسەر کردووە و مناقەشەی کردووە و شەون خۆنیان کردووە، هەر ئەوەی ئیشەکەی ئەوان. بەڵام لە نەتیجەدا چۆن دەڵێ دەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان تا چۆن دەتوانێت تعامل بکە لەگەڵ بەغدا ڕێک بکەوێەوە پرۆژەیە و مەشروعێکی سیاسی پێوێ یەکدەنجێکیان هەبێت تاوەکو بتوانن چۆن دەڵێ ئیسیثمار بکەن ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەگوزارێت دەتوانرێت هەرێمی کوردستان سوودمەند بێلێ، بەڵام ئەوان نەیانتوانێەوە ئەوان کاریان لەسەر نەکردووە. بەڵام بۆ بورە مامۆستا سەلیم، ینی لە کۆبوونەوەی فراکسیۆنە کوردیەکان و ئەنجومەنی وەزیرانی هەرێمە ئەوەی ئەوترێ لە بینی دوو کەوانەیە حکومت بۆ پەرلەمانتارانی کوردی سلمانەوە بەپێی داتا و ژمارەکە ئەو یاسایە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان نییە. بەڵێ جەمە ئەوەی کە گرنگە ئەوەی کە لەسەر شانی مەبێ لەوێ جێبەجێمان کردووە ئەوەی کە لێرە دەگوزارێ موزوعەکە لێرە چونکە هەرێمی کوردستان وردە وردە ساڵ لە دوای ساڵ خۆی لە بەغدا دوور خستوتەوە و جۆرێک لە ئیستقلالیەتی وەرگرتووە کاتێکە بۆ هیچ پرسێک ناگەڕێتەوە بۆ بەغدا و هەر وەفدێکە لە دەرەوە دێت چۆن دەچێتە بەغدا دێتە هەرێمی کوردستان ئەوە جۆرێک لە غوروریەتی لای هەرێمی کوردستان دروست کردووە کە لەوانە پێم وایە هەموو کاتین ئەوانە مشتی وەقتین لە نەتیجەدا ئەگەر بێت و عێراق بکەوێتەوە سەر پێی خۆی حدودێک بۆ هەرێمی کوردستان دادەنە هەر لە چوارچێوە یاساییەکەی خۆیدا یعنی دەتوانێت هەر بە یاسا من پێم وایە لە ئایندەدا عێراق دەتوانێت تەنها لە ڕێگەی مەحکەمە ئیتحادیەوە شەڕ لەگەڵ هەرێمی کوردستان بکاوە لە ڕێگەی ئەو یاسانەی کە لە بەغداوە دەردەچن دەتوانرێ هەرێمی کوردستان پابەند بکا بە هێندێک ڤەوابیتەوە کە بۆی دادەنێ. بنمونە چی مامۆستا سەلیم؟ بۆ نمونە هەتاوەکو ئێستا بمانەوە یان نەمانەوە هەرێمی کوردستان لە ئەرز و ئاسمانیەوە بەشێکە لە عێراق ئەگەر بە بڕیاری بەغدا نەبێ هەر مەتاڕی هەچی مەتارە لە هەرێمی کوردستان ناتوانێت کار بکەوە، هەچیکی بەرپرسە ناتوانێت سەفەر بکەوە، هەرچیکی خاڵە داهاتێک سنووریەکان هەموو چۆن دەڵێت تا ئێستا شورتە ئیتحادی تێیدا دەوام دەکات. ئێمە مادام بەپێی دەستور بەشێکین لە عێراق و ئەو ئەندامانەشی کە لە بەغدا دەوام دەکەن ئەوەی ئەرکی سەرشانی خۆیان تا حدێک جێبەجێ کردووە و تاکو ئێستا ئێمە لەوێ ڕۆژێک لە ڕۆژان بەرپرسە گەورەکان لەگەڵ ئێمەدا دانەنیشتون بڵێن ئێمە خاوەنی ئەو مەشروعین ئێوە شەڕ لە پێناو ئەو پرۆژەیەدا دەکەن ئەوەی کە هەیە لەوێ لەگەڵ ئەو تەشەنوجاتە سیاسی کە لە هەرێمی کوردستان دروست بووە کە بەشێکی ئێستا گوازراوەتەوە تا حدێک دەتوانم بڵم هەنگاوی باشی ژنراوە ئیشی باشیش کراوە بمانەوێ نەمانەوێ هەرێمی کوردستان مادام بەشێک بێ لە عێراق نوێنەران نەک هەر بۆ خۆیان مستەفید دەبن بەڵکو دەتوانین بڵێم لە ڕووی یاساییەوە شتیان کردووە بۆ نمونە ئەو یاسا کە تێدەپەڕێ ئەگەر ئێمە لەوێ نەبین لەوانەیە ئەو عەرەبانە بە شیعە و سوننەوە بە شێوەیەک بینوسنەوە کە خۆیان دایانەوێ لە نەتیجەدا هەرێمی کوردستانی دەبێت تەنفیزی کە من وەک ئەوەی دێتە بەرچاوی کابرایە کە بڕوای بە ئینتخابات و دەنگدان نییە بەڵام ئامادەی هەموو یاساکانیش جێبەجێکە نە وەکو کاکزانش ئیشارەی پێدا ئێمە مادام ئامادەی ئەو یاسانە جێبەجێکەین دەبێت خەڵکیشمان لەوێ هەبێت تاوەکو بتوانین مەشروعەکان بە شێوەیەکی جوان تێبپەڕێ. باش لە کاتێکا کورد کەمینەیە بوون و نەبوونی لەوێ وەکتۆ ئەفەرمی لە پەرلەمانە بە دەنگدان شتەکانێک لاگرێتەوە ئەگەر عەرەبەکان بە سوننە و شیعەوە بیانەوێت هەر یاسا هەر پرۆژەیەکی یاسا هەبێت تێپەڕێنن. دوو جۆرە یاسا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەردەچێت هێندێکیان پەیوەندیان بە قەزەی مەسیریەوە هەیە و پەیوەندی بە ئیتفاقی سیاسیەوە هەبێ فعلەن ئەوانە توانرێت بە زۆرینە تێپەڕێندرێ بەڵام هێندێکیان بە حیوار چارەسەر دەکرێن بە گفتوگۆوە بە منطق کاتێک کە تۆ لە لیژنەیەکی بۆ نمونە کەسێکمان هەیە لە لیژنەی دارایی کات دەیسەلمێنێ ژمارەی پێشمەرگە مەسەلەن ئەوەندەیە دەبێت ئەوەندەی بۆ تەرخان بکرێ یان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەندەن ئەوە بەڵگە ئەوە دەلیل یان لە لیژنەی یاسایی کاتێکە تۆ تەرحێک دەکەیت تەرحەکەت معقولە ئەوە لەوێ زۆرینە و کەمینە دەور نابینێ من پێم وایە زۆر لە مەشروعەکان پەیوەندیان بە زۆرینە و کەمینەوە نییە بەشێکیان پەیوەندیان پێوە هەیە
ئەویش خۆ ئێمە مادەم هەرێمی کوردستانمان هەیە و خاڵی هاوبەشمان هەیە لەگەڵ زۆربەی لایەنە سیاسیەکان لە عێراقدا دەتوانین لەسەر ئەو خاڵە مەسیرانەش ڕێکەوین بە نەبوونمان پێم وایە زەرمەند دەبین مادەم هەتا وەکو ئەو ڕۆژەی ئێمە سەر بەخۆی خۆمان وەردەگرین دەبێت چۆن دەڵێ پێداگیری بکەین لە هەموو داخوازیەکانی خۆمان و بوونمان هەبێت لە بەخت. زۆر باشە کاکزانە ئەوە لە ڕوانگەی ئێوە لە گرنگی کۆی دامەزراوە کە تێگەیشتین کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێزت ئەندامی لیژنێکی گرنگی کە لیژنەی یاساییە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق با بپرسم گرنگی بوونی پەرلەمانتاری کورد لەو لیژنە یاسیە. خۆی هاوڵاتیان ڕەنگە بە شێوێک لە پەرلەمان تێگەیشت بن ڕاستەقینی پەرلەمانی شتێکیکەیە چۆن جنابەت لە پرسیارێکە فەرمووت چیتان بۆ هاوڵاتیان کردووە دەبێ هاوڵاتیان بزان ئیشی پەرلەمان چیە ئیشی پەرلەماندانان یاسایە چاودێریکردی جێبەجێکردنی یاسایە ئەمە ئیشە سەرشەکەمان لەگەر متمانەدان بە حکوومەت و متمان لێسەر نەوانە یعنی خەڵک نابێت چاوەڕوانی ئەوە لەمە بکە ئێمە خەڵک تعینکەین تعینکردن خەڵکی ئێمەنی بۆ نمونە کرتاوی گەڕاک بۆ نمونە هەندێک شتی تەنفیزی هەیە ئێمە حکوومەت نین ئێمە پەرلەمانتارین بەڵام ئێمە لە دانانی یاساکان مافی هاوڵاتیان ڕەچاو دەکەین عەدالەت ڕەچاو دەکەین مافی مرۆڤ ڕەچاو دەکەین بوونمان لە لیژنە یاسایی بوونی کورد لەناو لیژنە یاسایی کاریگەرێکی زۆریە چونکە لە کۆتاییدا یا لیژنە یاسایی ئەو مەتبەخەیە کە یاساکانی تێدا حازر دەکرێت بۆ دەنگدان بۆ هۆڵ یعنی لە هۆڵەکە لە قۆناغەکانی ئەخیری ئەگەر ئێمە بتوانین بەو ئسلوبەی هەمانە لەگەر ئەندامانی تری لیژنە یاسایی جەوێکی وا دروستکەین ئەو بیربۆچنانی هەمانە لە نێو یاساکان زیان بکرێتەوە ئەوە بزانم سۆگەر لە نێو پەرلەمان تێدەپەڕی لیژنە یاسایی لە چەند کەس پێکاتوە لیژنە یاسایی ئێستا 17 ئەمە سەرۆکەکەی کوردە لە دەورەی لە 2 ساڵی ڕابردوو 2 ساڵ یەکەمی پەرلەمان سەرۆکەی بەڕێز محمود الحەسەن بوو لە دەوڵەتی قانون بەڵام بەپێی ئیتیفاق لە 2 ساڵی کۆتایی سەرۆکەکەی کوردە ئێوە ئەو ژمارە پەرلەمانتار باش ئەو سەرۆکی لیژنەکە توانیوتانە ڕێگر بن لە بەردەم کۆمەڵێک پرۆژە یاسا نێڵن لەو مەتبەخە بکوڵێنرێ و حازر بکرێ بچێتە نێو هۆڵەوە کە لە دژی کورد بێ خۆشبەختانە تا ئێستا یاساچوان نەهاتووە بڵێن بەو معنای کە دژی کورد بێ بەڵام ئێمە توانیتمان بەڵێ ڕێگری بکەین لە کۆمەڵێک بیر و بۆچوونی شۆڤینی کە ڕەنگە بێت جێخۆی بکات لە نێو دەقە یاساکان ئێمە ئەو کوردانە لەگەڵ ئەو هاوڕێیانێتر کە لە لیژنە یاساین هەمویان مەرز نییە کەسانی شۆڤینی بنیابیرکردنەوەیان خراپبی بە قەنەعەت و بە حیوار توانیتمان پێیان بڵێن کە ئەمە خزمەت بەڕژەوەندی گشتی ناکە خزمەت بە تەوافقی سیاسی ناکە ئەزمونونەکە تێکەدا یان کۆمەڵێک قەنەعەت کە خۆمان هەمان بووە توانیتمان بە حیوار گفتوگە لەگەڵان لە نێو یاساکان جێ بکەینەوە من بەش بە حاڵی خۆم جێ پەنجەی خۆم لە نێو کۆمەڵێک لە یاساکانی عێراق دەبینمەوە کام یاسایان دەرسن دەزەم ئەو مادەیە ئەمن پێشنیارم کرد و حیوارم کرد لەگەر لیژنە یاسایی جێ کرایە و دوای لە پەرلەمان دەنجی هێنا کەواتە زانان ڕۆستایی هەم وەک خودی خۆی وەک پەرلەمانتار هەم وەکو نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەچی دڵخۆشی لە لیژنەکە کە پێی سەربەرزی لە ماوەی ڕابردوودا کردوتە وە پلانە دێ بۆ ئەم 2 ساڵەی کە کەمتریش ماوە ئیشی تیا بکەیتی یەک لەو شتە هەرە گرنگارێکە مای دڵخۆشیمانە ئێمە لەوێت دەنجی خەڵکی لێ قەوما و مەزلوم بین بۆ نمونە لە یاسای لێبوردنی گشتی ئێمە دەزانین لەم عێراقەت ڕووی داوە چەندین هەزاران کەس بە ناحەقڕەوانی زیندانەکان کراوە لە 2 دەرفەتێک ئەگەڕێ بۆی عەدالەت لەگە بەرامبەر بکرێتن من بەش بە حاڵی خۆم سپاس بەخوا دەورەشی زۆر چاکم هەبوو لە ناو لیژنە یاسایی بۆ تێپەڕاندنی ئەم یاسایەوە دەستکاریکردنی بەرگەکانی و بەرگانێک کە حکوومەت نردبی شتێک بوو ئەوەی ئێمە جێمان کردو شتێشتر بوو لە دوا پەرسەرنەکانیش کاتێک کە حکوومەت هەموارێکی نرد ویستی ئەم یاسای لێبوردنی گشتیە مەسەل هەڵۆشێنێتەوە ئێمە یەک بووین لەو کەسانێک هەستانی ناو پەرلەمان لە ڕووی مەبدەئی و اعتراضمان لەسەرگرت و قەنەعەتمان بە ئەندام پەرلەمانەکە هینا و مەشروعی حکوومەتمان ڕەت کردەوە ئەمە بۆ من یەک لەو شتانێکە دیفاعکردن لە خەڵکی مەزلوم ئیتر مەزلومەکە کوردە عەرەبە شیعە سوننیە گرنگ نییە مەزلوم بەخۆی بەسە ئەوە پەروەردە ئیسلامیەکەمان وایە ئێمە لەگەر خەڵکی مەزلوم دابین بۆ نمونە لە چاکردنی سیستەمی دادوەری من وەکو قانونیەک زۆر مەڕەقمە ئەگەر هەر وڵاتێک سیستەمی دادوەری تێدا چاک کرد چاکسازی تێداد و ئەو چاکسازی هەموو کایەکانی تریژیان نەگرێتەوە یاسای داواکاری گشتیمان دەرکرد لەم ئەخیرە لە عێراق بە لیژنەی قانونی ئەرکەکەیان بە مسپارت کە من پێشنیارەکان ڕێکخەمەوە سوپاس بەخوا کۆمەڵێک مەبدەئی و نوێمان خستن ناو یاسایەکە کە گەر ئیش بکەن داواکاری گشتی لە عێراق ئەتوانن لە مەسەلەی چاکسازی بەدەورداچوونی سامانی گشتی و لێکۆڵنەوە لە مافی گشتی و چوونە ناو زیندانەکان و کۆمەڵێک بابەتمان بۆدانکان کە شتێکی زۆر باشن یعنی لە چاکسازیەکان سیستەمی دادوەری لە بابەتی مافی مرۆڤ ئەمانە هەمویان کۆمەڵێک ئیشن کە دەیکەین
جێ دڵخۆشینەوە و خی گەور لێمان قبول زۆر باشە مامۆستا بەڕێزیشتان لە لیژنەیەکی دیکەی گرنگی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن ئەویش لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینیە لیژنەکەی ئێوە چەند ئەندامی کوردی تایە و گرنگی خودی لیژنەکە چییە و جەنابەت لە ماوەی ڕابردوودا بەچی دڵخۆشی بەچی چۆنەڵی سەرفرازیت کە لەو لیژنەیە دەست هەبووە لە دانانی ئەو پرۆژە و یا بڕگەکانی ئەو پرۆژە یاسانی کە لای ئێوەوە دەرچووە ئەنجومەنی نوێنەران تقریبا نزیکەی 17 لیژنەی هەیە وابزانم لەو لیژنانە لیژنەی ئەوقافێکێکە لە لیژنەکان بەڵام دەتوانم بڵێم وەکو پێویست نەیتوانیوە بە ڕۆڵی خۆی هەڵبستێ لەبەر چەند هۆکارێک یەک لەوانە چونکن هەموو لیژنەیەک کە دروست دەبێت لە نەتیجەدا وەزارەتێکی هەیە ئێمە وەزارەتێکمان نەبوو بە ناوی وەزارەتی ئەوقاف لە عێراقدا تا بتوانین بە تەواوەتی مەشروعی لێوەرگرین یان بتوانین بە وردی متابعی بکەین ئێمە دوو دیوانمان هەیە هۆکار چی وەزارەت نییە بەڵێ دوو دیوانمان هەیە دیوانی وەقفی سنی و دیوانی وەقفی شیعی و دیوانی یەزیدیەکان و دیوانی مەسیحیەکان چەند دیوانێک ئەوە تەقسیم بووەواتە ئەوانەی کە چۆن دەڵێ خاوەنی دینین دابەش بوون لە ناوخۆیاندا و نەیانتوانیوە لە یەک وەزارەتدا کۆ ببنەوە لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراق چۆن دەڵێ شکستی خوارد و لە بین و ڕژێمی پێشوو لە سەردەمی پۆر برێمەرەوە تاکو ئێستا ئێمە وەزارەتی ئەوقاف هەڵوەشێنراوەتەوە دابەش بۆ بەسەر وەقفی سنی وەقفی شیعی کە ئەمە گرفتی بۆ ئێوە دروست کردووە گرفتی بۆ ئێمە دروست کردووە لە ڕووی ئەوەوە کە کاتێ تۆ بتانی بە وردی بانکێشتی کەسێ بکەی لە دیوانی وەقفی سنی کە مثلا متهمە بە گەندەڵی یان پێ دووە ئەرکەکەی باش ڕناپەڕێنە یان تێبینی لەسەری هەیە لە مقابلدا ئەویش وەقفی شیعی بانگ دەکات کە جۆرێک ئەوە پێم وایە شتێکی تەندروست نییە بۆی کاتێک ئەمە چوینە ئەو لیژنەیەوە دەستمان بە گفتوگۆ کرد من زۆر پێداگریم لەسەر ئەوەی کردەوە تاوەکو ئێستاژوە بە نووسینیش تەقدیممان کردووە لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکی کە بتوانرێ وەزارەتێکی ئەوقاف لە عێراقا دروست بکرێ چونکن ئەوە جۆرێکە لە دابشبوونی مەسەبی دابشبوونی فکری یعنی بۆچی لە هەموو وڵاتانی دەوروبەرماندا ئێمە کاتێک کە شیعە هەیە سونە هەیە یەزیدی هەیە بەڵام توانراوە لە وەزارەتێکە پێکەوە کۆ ببنەوە و بتوان زیاتر لێک تێگەشتن دروست دەبێ بۆیە لە ئێستادا وەقفی شیعی جۆرێک لە سیاسەتی هەیە جۆرێک لە مەشروعی پرۆژەی هەیە وەقفی سونی بە هەمان شێوە ئەوە بخۆی عرقەلەیەک دروست دەکات ئەوەی کە دڵمان پێی خۆشە ئەوە بوو کە کاتێک ئێمە چوینە ئەو لیژنەیە وەسیقەیە وەختی خۆی نووسرا بوو کە لە خولی پێشتری پەرلەمان ناویان لێنا وەثیقەی مەکە بۆ دروستکردنی لێک نێزیکردنەوەی شیعە سونە یاخود پێی دەوترێ وەثیقەت ئەسلم المجتمعی بۆی بتواندرێ کە هەموو خاوەن ئاین و ئاینزاکان و مکەوناتی شەعبی عێراق هەموو بتوانە بێکەوە لێکتر نێزیک کاتەوە لێک تێگەیشتن و لێک نێزیک بنەوە دروست بێ ئەوەمان جارێککە زیندوو کردەوە و هەموو علەمای شیعە و سونە و خەڵکی یەزیدی و مەسیحی و ئەوانەمان بۆ بانکردن و چەندین مؤتەمەر و دیبێت و ئەوانەمان کرد بۆی بیر و بۆچوونیان وەربگرین لە نەتیجەدا الحەمدولله هەنگاوی باشماننا توانیمان ئەو وەثیقەیە جارێککە بنووسینەوە بیکەین بە ناملکەیەک و بیکەین بە مەشروعێک لە پەرلەمان دەنگ درا بە مەبادیئەکانی ئەو وەسیقەیە چکە چەند شتێکی زۆر گرنگ لە خۆی دەگرێت لەوانە شێوازی پێکەوە ژیان لە عێراق بکرێتە منهەجێکی تەربەوی کە لە قوتابخانەکانە بخوێنرێ یعنی شیعە لەبەر شیعەبوونی نەکوژرێ سونە لەبەر سونەبوونی دەربەدەر و لە ناو نەچێک مەسیحی لەبەر مەسیحی بوونی چونکن ئەو شیعە و سونە و مەسیحیە هەمویان لەبەر یەکتر لێرە ڕادەکەن دەستنە ئەوروپا بەڵام لەوێ بەیەکەوە دەژین بۆ لەبەرەوەی لەوێ یاسایەک هەیە کە پێی دەوترێت پێکەوە ژیان بەڵام لێرە نیمانە ئێمە دەبێ کاتێک کە ئیسلام لە هەموو دینەکان ئەولاتر پێمان دەڵێ لەکم دینکم وەلدین فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله خوا چۆن دەڵێ ئەمرمان پێ دەکات کە ئێمە لەگەڵ خەڵکێکا بژین کە موسڵمان نییە وإن أحد من المشركين
استجارك فأجره باشە خوا گەورە کە فەرمانت پێ بکات تۆ لەگەڵ کەسێکا بژی کە مسلمانێت چۆن دەبێت لەگە کەسێکە کە خوا دیەکە پێغەمبەرێکە قیبلەتێکە قورئانی دیەکە چەندین خاڵ و کەلیمەی هاوبەشت هەیە تۆ بێکەوە نەحەوێەوە الحەمدلله قسەمان کردووە لەو بابەتەوە و مەشروعەکە ئێستا جاهیزە لەمە دووە دەیهێنینەوە پەرلەمان و لەوێ دەکرێت بە یاسا ئەو کاتە بێتە شتێکی ئیزباری. شتێکتان کردووە تایبەت بێ بە هەرێمی کوردستان بۆ نمونە لە مەسائلی فەریزەی حەج و لە کۆمەڵێک بابەتی ترا توانیتانە شتێک بکەن کە نەوعی بێ بۆ هەرێمی کوردستان؟ ئەوەی کە چۆن دەڵێت جێگەی تێبینیە هەرێمی کوردستان خاوەنی ئەوقافی خۆیەتی و خاوەنی پەرلەمان و لیژنەی ئەوقافی خۆیەتی بەڵام ساڵانە کە دەچن بۆ حەج بەڵێ ئێمە کار ئاسانیمان کردووە وەگەر ئیشکالێتێکیان هەبێت لە ڕێگای ممەثلی هەرێمی کوردستان داوایان لە ئێمە کردەوە ئێمەش پێشکەشمان کردو بە سەرۆکی لیژنەکەماوە لەگەڵ بیعثەی حەجی عێراق قسەمان کردووە و ساڵانە کە دەشتین بۆ حەج زۆر چۆن دەڵێن نوێنەری ئێمەش لەگەڵیاندا دەچێت وەلێ چاومان بە کوردەکان دەکەوێت لەوێ مەسەلەن پێداویستیەکانیان جۆرێک لە هەنجیمان دروست کردووە لەگەڵیاندا ئەوەی کە بەپێی توانای خۆمان لەسەر شانمان ببێت توانیمانە جێبەجێ بکەین. زۆر باشە کاکزانە بێگومان لە کاتی حملەی هەڵبژاردن و خۆکاردیرکردنی بەڕێستا هەمووەکو خۆت وەکو زانە ڕۆستایی لە بازنەی هەولێرە ژمارەیەک وعد و بەڵێنە داوە و دیدگا و تێڕوانین و بەرنامەی خۆ دەبووە گەر دەربچیت و بێگومان حیزبەکەشت کە تۆ پاڵێوراوی لەسەری کە کۆمەڵی ئیسلامی ئەویش ژمارەیەک بەڵێنی داوە دەپرسم لەو بەڵێنانەی خۆت لە بەڵێنەکانی حیزبەکەتان چیتان لێ جێبەجێ کردووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەوەی جێبەجێتان نەکردووە هۆکارەکەی چییە؟ بەڵام وەڵامەکەی بۆ پاشان بشووە. بینەرانی عەزیز و خۆشەویست پاش کەمێکی تر دێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان من دانا محەممەد پێشکاری بەرنامەی خزمەت لە خزمەت هەردوو نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێزان مامۆستا سەلیم شوشکەیی هەروەها زانە ڕۆستایی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین. کاکزانە لێم پرسیت پێش بشوەکە چیت لە بەرنامەکانی خۆت وعد و بەڵێنەکانی خۆت و حیزبەکەتان جێبەجێ کردووە؟ زۆر سپاس. من لەبەرەوەی ئەزمونە شیتری پەرلەمانیم هەبوو پێشتر ئەندامی خولی دومی پەرلەمانی کوردستان بووم بەڵێنم بە خەڵکدا بۆگە بشگەڕێ وستا ئەدەبیاتی کاتی هەڵمەتی هەڵبژاردن کە ڕۆڵی پەرلەمانی خۆم کارا بێت لە گفتوگۆکانی ناو پەرلەمان لە داڕشتنی یاساکان جێپەنجەی خۆم بەجێ بێرم و نوێنەراتێکی ڕاستەقینە بکەم و هەر بەردەوام دەنجی خەڵک بم بەرامبەر بە هەرستەم و بێدادیەکە دەکرێت. لەبەر ئێمە دەمزانی ئێمە ناتوانین بەڵێنی وا بدەین کە پێمان جێبەجێ نەکرێت ئەمە پەرلەمانی عێراقا کورد بە هەمووی کەمینەیە بە هەمووی کە 64 ئەندامی بە هەمووان ئیتر ئەندامێک بە تەنهاسی پێ دەکرێت ناو هەمویان بەڵام دەتوانین ئەسپی خۆمان تاو بدەین. ئەم هەڵسەنگانە من نابێ بیکەم دەبێت جەماوەەر بکات دەبێت خەڵک بکات بزانە ئایا ئێمە جەماوەریش تەبەن هەر ئەوەی شاشەکان دەبینێت ڕەنگە ئەگەر لە ناو هۆڵی پەرلەمان لە ڕشن و سیاساکان لە لیژنەکان لێ پێداسونەی وکرێت ئەو دەرەکەوێت کە پەرلەمانتارەکان سیان کردووە. ئەمە وەکو فراکسیۆن ئەو سێ کەسەمان ئەگەر خەڵک شایدیمان بۆ بدە دەتوانین بڵین کار و چالاکی و دەرکەوتنی ئیشمان زیاتر بوو لە سێ کەس ڕاستە بە عەدەد سێ بووین بەڵام بە نەوع هەر سێکمان سێ بواری زۆر گرنگمان هەیە بواری ئابووریمان هەیە مامۆستا ئەحمەد کە خۆی سەرۆکی فراکسیۆنە و بوارە یاسایەکە کە ئێمە لە خزمەتین و جەنای مامۆستا لە بواری ئەوقاف لەم سێ بوارە گرنگەی عێراق ئەم سێ کەسەی کۆمەڵی ئیسلامی دەتوانم بڵێم بەقەدەر دوو سێ کەسی بەلای کەم ئیشمان کردووە و هەروەها لە هەڵوێستە سیاسیەکانیش دوانە کەوتوین بەردەوام هەوڵمانداوە ڕنگدانەوەی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بین سل نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق سل شاشەکانی تەلەڤیزیۆن وەوامان کردووە کە خەڵک پێی شەرم نەبێت کە ئەمانە نوێنەری کۆمەڵی ئیسلامینە لەوێ عیبێکمان نەهێناوەتە سەر خەڵک بەڵکو هەوڵماندا و سپاس بخوا کە ببینە مای دڵخۆشی ئەندام و کادیرەکانی خۆمان ئەوەش دەتوانین ئەگەر سەردانێکی پەیز و لاپەڕەکانی ئەو سێ ئەندامەوەی بکەن لە فەیسبووکە لە هەر شوێنێک بیت لە کۆمیت و لە چالاشلەوەکانە دەرەکەوێت. من هەر پەیزێکی عەرەبیم هەیە لە پەیز عەرەبیەکە بەس ئەگە بچێت کۆمیت و شتەکان بخوێنەوە خەڵکی غەیرە کورد زیاتر یعنی ئەوە لەو قەزیانێکە ئیشم کردی لەسەر ئاستی مافی مرۆڤ و یاسای لێبوردنی گشتی و قەزاکانی تر بخوینەوە لەوێ دەزانین داخۆ ئایا ئێمە کارمان کردووە یان نەمان کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بەوازبی خۆمان دەزانین منەت لەسەر هیچ کەسێکی ناکەین ئێمە سوێنمان خواردووە کە ئەو ڕۆژی دەست بەکار بووین لە پەرلەمانی عێراق هەموو توانای خۆمان بخەینە گەڕ و ئەمە تربیەتە دینیەکەمان دوای فێر کردوین
هەموو زەمان سەلیم بە سوعبەت پێ بدەن لە بۆ مزگەوت دەکەن ئێوە یعنی بەڵێ لە یەکەم ڕۆژەوە من نیەتی خۆمان لە هیناوە ئەمە ئەم ئەرکە مادام بە ئەرکەی شەرعی دەزانین پێمان وایە شەرعیە کەواتە ئێمە بەدافعێکی وا دەکەین کە خۆی گەور لەمان قبول بکە هەموو زۆدی خۆمان سەرفەکەین بۆی مامۆستا سەلیم هەمان پرسیار بۆ جەنابەت کە بێگومان جەنابەت دەنگێکی بەرچاویشی دەنا لە هەڵبژاردنەکانە لە بازنەی هەولێر بێگومان تۆ وعد و بەڵێنانی بۆ دەنگدەرانی خۆتت دابووەکو خۆت چی دوتووە وەچی لێ جێبەجێ کردووە و دوازریش وەکەوەی کۆمەڵی ئیسلامی لە ڕاستیدا ئێمە هیچ وعدێکم نەدا لەبەرەوەی دەزانم پەرلەمان جێگەی وعددان نییە وەوعد لای ئێمە شتێکی گەورەیە نەگوەکو ئەو نوێنەرانەی کە وعدی گەورە گەورەیاندا و لە نەتیجەدا هاتن زانیان کە هەر وعد بۆ خۆی لە تااقەتی توودانە چونکە وعدی چی بدەیت تۆ لە کاتێکا تۆ جیهەتێکی تەنفیزینی تۆ کەسێکی بۆ خۆت کەمینەی لە ئەنجومەنی نوێنەران و لە هەمان کاتیشا کوتلەی ئێمە کەمترینیشە مەسەرەن بۆ خۆت دەزانێ و بەڵام ئەوم زۆر تەئەکید کردوێتەوە ئەوەی لە توانامدا هەبێت درێغی نەکەم و فعلەن هەستیش بە درێغی خۆم ناکەم ئەوە پێمان وایە لەو سێ کەسەی کە هەین لە ئەنجومەنی نێرەران لە حەجم و قەبارەی خۆمان زیاتر دەرکەوتوین و قسەمان هەبووە و مەشروعمان هەبووە و تێبینیمان هەبووە و عیلاقات و چۆن دەڵە پەیوەندیمان لەگەڵ کوتلە و لایەنە سیاسیەکان هەبووە و تاوەکو ئێستا ئەو فراکسیۆنەی ئێمە چۆن دەڵێ فراکسیۆنێکە ڕقەمە لەوێ کە لایەنەکان بۆی دەگەڕێنەوە و لەوانەیە ئێستا مکەوین هەبێ یاخۆت حیزب هەبێ زۆر لەمە ئەندامی زیاتر هەبێ تا ئێستا کەس ناویشی نەویست بێ بەڵام الحەمدلله ئێمە ئەوەی لەسەر شانمان بێجێ بەجێمان کردووە ئەوەی کە زۆر من لە کاتی انتخابات باسمان کردووە کە منتیقە جێگە ناکۆکە لە سەرەکان کە کار بکەین بۆ گەڕانەوەیان کار بکەین والحەمدلله لە دوای ئەوەی کە ئەمە سوێندی یاساییمان خوارد ئەمە بە ظروفێک دروست بوو کە ئەو ناوچانە هەموو گەڕانەوە ژێر سەیتەڕەی هەرێمی کوردستان دەمێنێتەوە ئەو جار چۆن بتوانین بە یاسایی تەثبیتیان کەین و حکوومەتی هەرێمی کوردستان جاریش کە تەسلیمیان نەکاتەوە ئەوەی کە بەخوێن بەدەستمان هێناوە لەسەر مێز گفتوگۆ نەیدۆڕێنینەوە دەنا وعدێکی دیاریکراومان نەداوە چونکە پێغەمبەر دەفەرمێ یەک لە صفاتی ئینسانی دوور و خوابمان پارێزێ ئیذا وعد ئەخلەفە چونکە معقول نییە تۆ تەنها وعدێک بدەیت بۆ ڕاکێشان و کۆکردنەوەی دەنگ چونکە ئەوە شتێکی گەورەی لە ئێمە بەڵام لەوانەی کە نەمان گوتووە زیاترمان کردووە و هەوڵی زیاترماندا وەڵام مامۆستازانە بێگومان لە هەموو ئیش و کارێکە لە هەموو دامەزراوەیەک چۆن خاڵی بەهێز هەیە بۆی کە ئیشەکانی خۆتی ینی بە ئاسانی پێبەڕێکەی کۆمەڵێک لەمپەر و بربەست و خاڵی لاوازیژەیە ئەو لەمپەر و بربەستانە چین کە ئێوەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبەردەمتانایە بووی کە ینی لەوەی ئێستا هەیە زیاتر ئیشتام کردایە بەڵێ ئێمە بتوێنێتێ وجودی ئێمە لە بەغدا ڕنگدانەوەی بارودۆخی هەرێمی کوردستانە بەداخەوە لە کاتی دەست بەکاربوونی ئێمەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بارودۆخی هەرێمی کوردستان گرفتی سیاسی تێکەوت ئەمە وای کرد کە دەنگ و سنگ و قورساییمان لە بەغدا کەلێنی تێبکەوێ و بەو هێز و توانا و ڕاشکاویە کە پێویست و بیکەین زاران ئێستا پێمان ناکرێ عیبەمان هاتۆتە سەرێ لە ئەزمونە دیموکراسیەکەمان عیبێ هاتۆتە سەرێ ئەزمونە پەرلەمانیەکەمان عیبە هاتۆتە سەرێ جاران لە مەسەلەی گەندەڵی عیبەمان هاتۆتە سەرێ لە مەسەلەی نەوت عیبەمان هاتۆتە سەرێ ئەمە گەورەترین کۆسپە کە وای کردووە زمانمان کورد بێ لە بەردەم پێکهاتە و لایەنەکانی تری ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاتێک کە باسی هەرێمی کوردستان دەکەین بە ڕاشکاوی پێم لە چێرەوە بەرپرسە یعنی تۆ نازانی کاکدانە هەموو هەرێمی کوردستان نازانێت کە چێ بەرپرسیارەتی هەرێمی کوردستانی بەدەستەوەیە چێ بڕیار بەدەستە لە هەرێمی کوردستان چێ سیاست هەرێمی کوردستانی بەم ڕۆژەگەیان بێگومان ئەوان بەرپرسە پێویست بە ناوهێنا ناکە گە ڕۆژ لە ئەسما دەرکەوت ئاماژەی ناوێتن بەی شێوێک ئەمە بەڕێی من گەورەترین کۆسپ و بەربەستە نەکە لە بەردەم شخصی خۆم بەڵکو لە بەردەم هەموو فراکسیۆنی کوردستانیەکان ئێمە هەوڵماندا ساڵی یەکەم نزیک ساڵی دووەمیش بەسەر ئەم کۆسپە زاڵ بین و یەک ڕێزی فراکسیۆنی کوردستانیەکان بپارێزین بەڵام دیار بارودۆخەکە لە ئێمە گەورەتر بوو لە ئەنجامدا کاریگەری دروست کرد و لێکترازانێکی تەواو بە تایبەتی لە نێوان چار فراکسیۆن لەلایەک و فراکسیۆنێکی بەتەنها مابەوە ئەمە لایەنەکانی بەرامبەرمان عەرەبەکان وایان کرد کە بتوانن مناوەڕە بکەن داواکاریەکانمان بە هەندووە نەگرن بڵێ بە قسە چێتان بکەین کامیان ڕاستە کامیان باشە ئەمە لەمپەری سەرشیمان بوو ئێوە سونەن کوردن لە عێراق هەم عەرەبن هەم شیعن زۆرینە
ئەمە گرفتی بۆ ئەو دروست نەکردووە؟ من زۆر زادرێم سروشتی ململانەکانی بەغدا جیاواز لەگە سروشتی ململانەکانی ناو پەرلەمانی کوردستان لێرە ململانەکان حیزبینە سیاسی بچووکن بەس ململانەکانی ئێمە لە بەغدا دەکەی ململانەکان نەتەوەینە بتێنەوە ئێمە هەموو بە کورد حسێبین ئەمە یەک حساب من بۆ دەکرێت وەکو عەرەب و سونەشین وەکو مەزهب بۆیە ئەمە گرفتێک دروست دەکا لایانی زاڵ لە وڵاتی عێراق لایانی پێکاتی شیعەیە و ئەوان عقلێتی حکومڕانیەشی زۆر سەقەت و فەشلیان هەیە نەیانتوانیوە شایانی ئەو نینە کە حکمی وڵات بکەن بۆیە مامەڵەکردن لەگەڵیشیان ئاسان نییە ڕەنگە بەڕوویەک دێنە پێش ڕۆیشی تریان هەیە ئەمە لەلایەک لاشی تریش تۆکە قسە ئەەکەی لێ دوان ئەەکەی مداخەل ئەەکە لە ناو ئەنجومەن نوێنەرانی عێراق ئەبێ زۆر بە هەستیاریەوە قسە بکەی لەبەر ئەوەی ئەوان بە بچووکترین شت ئیستیفزازە بن و بە مەسئلەشی مەزهبی و تائیفی لە قەڵمێ دەنەوە و ڕەنگە بیر لە پەرسەکرداری تونندڕاوانە بدەن لە دەرەوەی پەرلەمان بۆیە ئەم پەرلەمانتاران ناتوانن بڵێم ئازادی تەواویان هەیە لە دەربڕنی قەنەعەتەکانی خۆیان ڕەنگە ئەمەکو کورد زیاتریشمان هەبێت لە پەرلەمانتارە سونەکان چکە لە ژیانی خۆیان دەترسن ئێمە هەرێمی کوردستانمان هەیە و ناچین لە شارە سەعدون و ئەوانە پیاسە ناکەین لە ئەنجومەن نوێنەرانەوە بۆ ماڵەوە بۆ هەولێرە بەڵام ئەوە شێکێکە لە لەمپەرەکان کە ئەم پێکاتە ئالۆزەی عێراق و ئەم زاڵبوونی عقلیەتی زۆرینەی تەحالفی وەتەنی و چۆنیەتی بیرکردنەوەیان مامەڵیان لەگەڵتان وای کردو کە تو ناتوانانی ئازادی خۆت بە تەواوی و قەنەعەتەکانی خۆت بە تەواوی بڵێ ناچاری مڕاعەتی بارودۆخەکە بکەیت. بەڵێ مامۆستا سەلیم هەچەنە کاکزانە بە ینی چۆنڵی ینی سەرقەڵەمێک ئیشارەتی پێکرد کە پەیوەندی نێوان فراکسیۆنەکان کوردیەکان زۆر باش نیە بە تایبەت چوار لەلایەک دانێک لەلایەک بەڵام من بە شێوازێکی گشتی ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەناو ئەو هەموو فراکسیۆنێکی هەیە پەیوەندیەکانتان چۆنە لەگەڵ باقی و سەرجەم فراکسیۆنەکانی دیکە بە کورد و بە عەرەب و بە شیعە و بە سوننە و بە کەمە نەتەوەیەکانەوە؟ خۆی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا مەشروعێکی حیزبی نییە تاوەکو تۆ ئیش بۆ ئیش پەیوەندیەک بکەیت کە پەیوەندی تەنها بە فراکسیۆنەکەی تۆ هەبێ وەکو ئاماژەکرا کە هەوڵەکانی ئێمە و ئیشی ئێمە ئیشێکی نەتەوەییە زیاتر لە بەغدا بەڵێ پێویستی بەوە هەیە کە عیلاقاتمان باش بێ وەکو فراکسیۆن پەیوەندی لەگەڵ زۆربەی فراکسیۆنەکان باشە و تەعارف باشە لێک تێگەیشتن هەیە بەڵام چۆن دەڵێ ئێمە مەشروعێکی تایبەتیمان نییە تاوەکو بتوانین زیاتر ئیش بۆ کوتلەکەی خۆمان بکەین. پەیوەندیەکە لەوەیە بۆ مامۆسانی ئێوە بەهۆی ئەو پەیوەندی و ڕەفاقەتەوەی کە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە هەتان بێ بتوانن ئەو پرۆژە یاسانی کە پێتانە بتوانن ئیسفادە لەو علاقاتە بکەن کە هاتانە لەگەڵیانە. خۆی ئەو علاقاتە دەوری هەیە بەڵام هەمووشی نییە چونکن ئەگەر لایەنە کوتلەکانی ناو پەرلەمان تەوجیه کران لەلایەن حیزبەکانی خۆیان و یا مەسەلەن تایارەکانی خۆیانەوە هەر ئەوە دەکەن کە جێبەجێیان کردووە تایبەتی شیعە مەرجعیەتی هەیە کاتێک کە مەرجع تەوجیهیان دەکا بۆ کارێک هەر ئەوە دەکەن ئەگەر غەڵەتیش بێت و زۆر جار هەیە مەشروع هەیە دەنجیان پێداوە قەناعەتیشیان پێی نەبووە چونکن هەتاوەکو عێراق لەو قۆناغە تێنەپەڕێ کە قۆناغی کە بەڕاستی دەرەوەی پەرلەمان زاڵترە لە ناو پەرلەمان و ئێمەش تاوەکو ئەو تەشەنوزاتە سیاسی هەرێمی کوردستان چاک نەبێ و خاوەن یەک مەشروعی دیاریکراو نەبین لە بەغدا ئەو قورسی و سەنجەمان نابێ بەڵام ئەگەر ئەوەندە تەواو بکەم مەسەلەن توانیمانە یەک شت بکەین مەسەلەن شیعە و سوننە خلافێکی مەزهەبیان هەیە ئێمە لەگەڵ بەغدا خلافێکی نەتەوەییمان هەیە زۆر جار هەیە مەسەلەن زۆرێک لە دایلۆک هەیە ئێمە خاتری سوننەکان دەگرین کە مەزهەبمان لەگەڵیان یەکە یاخود مەسەلەن لێک تێگەیشتنێک دروست دەکەین لە هێندێک مەشروع ئەوانش لە هێندێک مەشروع دەنگ بە پرۆژەکەی ئێمە بدەن یاخود ئەوەی کە ئێمە دەمانێت دەنگی لەسەر بدەین هێندێک جار هەیە لەگەڵ شیعەکان مەسەلەن لەوانەیە لایەنێک لە لایەنە کوتلە کوردستانەکان پەیوەندی باش بێت ئەوە ئیستیثمار بکرێ بۆی کە مەشروعێکی پێ تێپەڕێ فعلا پەیوەندی شتێکی گرنگە لە ناو پەرلەمان چ لەسەر ئاستی کوتلە بێ چ لەسەر ئاستی کوتلە کوردستانیەکان بێت چ لەسەر ئاستی تاک بێت ئەوە هەموو کاریگەری خۆی دەبێ بەڵام هەمووشی نییە. باش ویستم ئەوە پرسم کە پەیوەندی ئێوە لەگەڵ بێگومان کورد هەر لە پەرلەمان ئەندامی نیە لە حکوومەتیش لە دەسەڵاتی جێبەجێکردنیش ژمارەیەک وەزیری هەیە و سەرە کۆماریش کوردەوە لە سوپاس لە سلکی سوپاشە هەر بەرپرسی هەیە پەیوەندیتان لەگەڵ ئەوان چۆنە ئاگاتان لە کاروباری یەکتر هەیە یان ئەوان لە دۆڵێکن و ئێوە لە دۆڵێکن؟
لە ڕاستیدا دەتوانم بڵم پەیوەندێکی ئۆتۆمان نییە لەبەرچی لەبەرەوەی بەشێک لەو وەزیرانەی کە لە بەغدان زۆر خەمی ئەو خەمە گەورەیان لەسەرشان نەبووە کە نوێنەرەکان هەیەە و ئەوەندەش لە چاوی کامێرەکانەوە دیار نەبوون ئەوەندەش لە چاوی خەڵکەوە دیار نین لەوانە ئێستا زۆر کەس نەزانێت چێ مەسەلەن وەزیری داراییە چێ مەسەلەن وەزیری فلان وەزارەتەیە کە کووردە هەموو خەڵک نێناسێ چونکە ئەوانە بەدەنگی خەڵک نەچوونە ئەوێ ئەوانە بەدەنگی پەرلەمان چوونە ئەوێ و پەرلەمان پێویستە متابعیەوان بکە بەڵام بەڕاستی لەگەڵمان لەسەر خەت نین ڕۆژێک لە ڕۆژاندا نەنیشتین بێکەوە و ئەوەندەی لە خەمی خۆیاندان و ئەوەندەی لە خەمی لەوانەیە لایەنەکەی خۆیاندا بن بە قەناعەتی من نەهاتوونە پێش ینی ئەو تەعاروفە نەبووە بەسە بۆی کە ئێستا ئێمە وەک فراکسیۆنەکان هیچ لیقایەکمان لەگەڵ هیچ وەزیرێکی کووردا ڕۆژێک لە ڕۆژان پێکەوە دانەنیشتوین مثلا بڵێ ئێمە پێم باشە لە پەرلەمان ئەو مەشروعە دەکەن بۆ ئەو وەزارەتە ئەوە باشە یان مثلا بەو شێوەیە هەماهەنگی بکەین هەماهەنگیمان نەبووە لەگەڵیان لەبەر ئەوەی بەڕاستی تەقسیریش لە ئەوانە ڕۆژێک لە ڕۆژان بانکێش نەکراین بەڵام ئەو کاتی کە لایەن دەقەومێ کە لایەن دەپرسنەوە تەلەفۆن دەکەن و دەبێت چ بکەین و باشە بۆ پێشتر لە خۆ نەدەپێچایە بۆ پێشتر نەداهاتێ پێش بەڵێ کاکزانە تا چەند بە فعلی لە عراقی فیدراڵە سیستەمێکی پەرلەمانیە و حکوومەت ملکەچە بۆ بڕیار و یاساکانی پەرلەمان عێراق دوشتی زۆر گرنگی هەیە بۆتەوەی مای سەقامژی لەو عێراق یەکەم دەستورێکی هەیە کە بۆتە سەقفێک هەموو کەسەکان هەموو لایەنە سیاسیەکان لەوێ دەوەستن دووەم دادگای فیدرالی هەیە هەموو کێشەکان یەک لا ئەکاتەوە ئەم بۆرمون لە هەرێمی کوردستان ئەو دۆمان نییە بۆ کەس نییە مشکلەمان بۆ حەلکە بەڵام لەوێ سنوورێک هەیە عێراق تاریخی دەوڵەتداری عێراقی ئەمڕۆ نیە لە بیستەکانەوە دەستی پێکردووە بۆیە بۆتە ئۆکوبرێ ئیرسەشی ئەتیادی دەوڵەتداری هەیە لەوێ دەرێ سیستەمە پەرلەمانیەکەی عراق تەواو ڕەنجی داوەتەوە پەرلەمان کاریگەرێکی زۆری هەیە لەسەر حکوومەت ئێستا هەر پەرلەمانتارێک پرسیارێک ئاراستەی وەزیر دەکات لە ماوەی 5 ڕۆژ ناسارە جواب داداتەوە وەزیرەکان حسابی زۆر پەرلەمان دەکەن لیژنەکانی پەرلەمان چ مەسئولێکی دەوڵەتی عراقیان بۆیە ڕای دەشێشنە لیژنە و تحقیق لە دەکەن پرسیار و جوابی لەگەڵ دەکەن سەرۆکی کۆمار لە پەرلەمان هەڵدەبژێردرێت ئەو متمانە پێدان و ساڵی ڕابردوو متمانە سەنەوە لە وەزیرەکان و ئەمە هەمووی سیستەمی پەرلەمانی دەسەلمێنێ کەواتە توانین بڵێن عێراق لەگەر ئەو هەموو بارودۆخە ناخۆشی کە بەسەری داهاتوە لەگەڵ ئەو هەموو کەم کورتیانێکە هەیەی بەڵام لە ڕووی سیستەمەوە سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانی بڕای تۆ ئەزمموی بەغدا بگوێزینەوە بۆ هەولێر لەو ڕۆوە یان هی هەولێر بگوێزینەوە بۆ بەغدا بەبێ دوو دڵی دەرێم ئەزمموی حکومڕانی بەپێی دەستوری عراقی بەغدا زۆر پێشکەوتوترە بگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان باشە باس لە سەحوی کارایی پەرلەمانیش بەڵێ باس لە سەحوی سیەقە کردەوەی کە بە جۆرێک بەشێک لە شەقامی کوردی بەشێک لە لایەنە سیاسیەکان گلەیان لە ئێوەی پەرلەمانتاران کرد جگە لە فراکسیۆنی پارتی ئەو بوو ئێوە وەزیرێکی کورد بانگشتی پەرلەمان کرا بۆ لێسەرنەوەی متمانە بەڵام بەشێکی زۆری کورد دەنگی بەلابردنی ئەو وەزیرەدا کە ویش بەڕێز و شارزێباری وەزیری دارایی عراق بوو لی پەشێمان نین ئێوە شتێکی باشتان کرد ئێوە کوردێک خۆتان متمانەتان لێسەنەوە زین سۆنە ئێمە کە سوێندمان خواردووە ئەمە مسلمانی کە سوێنمان خوارد ئەمە لەگەر حەق و ڕاستی داینا ئەگەر هەر کەسێک برای منیش بێتن غەڵەت بکات ناتوان بەرگری لێ بکەم وەزیرێکی کورد لەوێندەرەیە ئەو وەزیرە ئەبێ ڕاست بڕوات ئەبێ مخالفەی قانون نەکە کە مخالفەی قانونی کردبن بۆ بەرگری لە کەسێ بکەم کە مخالفەی قانونی کردووە پاشان بەڕاستی یەکێک لەو شتانێک کە ئەمە پێمان وایە ئینزازێکی گەورەمان کردووە دوو وەزیرمان تا ئێستا لەسەر کارلاداوە هەر کورد نەبووە کورد بێ شیعە بێ عەرەب بێ هەرچی بێتن کە هات مەلەفی لەسەر کۆبەوە و وەڵامەکانی ئیقناع نەکرد نەبوون لە پەرلەمان ئەمە بیرمان کردو من مامۆستا سەلیم بیرمان کردو چ دافعێک هەیە وام لێ بکات کە من بەرگری لەو کەسە بکەم هیچ دەبڕاست مامۆستازانە ئێوە لە ناو واقعەکان لەوێ بۆیە من لێوە پرسم فعلا مەلەفیان لەسەر کۆ بۆ حەقیقی بوو شتەکان یان ململانەی تیارە گەورە سیاسیەکانی هەم عراق لە ناو خۆیانە هەم بەغاو هەرێم بوو بەدەر نییە لە ململانە سیاسەکان ئەمە عێراقە و ئەمە دەزانین پەیوەندی ئەو فراکسیۆنێک وەزیری دارایی سەری پێ بوو فراکسیۆنەکەی عیلاقی خراپە لەگەڵ زۆربەی فراکسیۆنە کوردیەکان و عەرەبیەکانیش کە ئەمە کاریگەری هەبوو لەسەری ڕەنگە سیاسەتی حیزبەکەی خۆی ئەو بیتە قوربانی لەوە سیاسەتی حیزبەکەی خۆی ئەمە هەمووی ڕەنگە هەبیتن ڕەنگ 328 داین پەرلەمانە هەیە غەرەز شخصی هەیە دافعش سیاسی هەیە تۆ بەچ دافع من بەش بە حاڵی خۆ دیفاع لەواقعی کە ئەڵی شتێکی باش کراوە کە متمانی لێسەنراوەتەوە
من یەکەم دەمەی پەرلەمان بێ کارا بێ وەزیر لە بەرامبەر پەرلەمان بترسێت حساب بک بۆ پەرلەمان چونکەگە چاودێری پەرلەمانی لەسەر نەبێ ئەم وەزیرە بەخۆی چی دەکا بیکاتن بۆیە بەدافعاتی تەواوەتەوە میهانی کردم وتم ئەگەر کورد بێ یان عەرەب بێ مادام مەلەفی لەسەرە مەلەفەکانیشمان گوێدایە وەڵامەکانیشمان گوێدایە وەڵامەکانیش هیچ مقنع نەبوو لە بۆ ئێمە بۆیە من نەمانتوانی بەرگری لێ بکەین بڵێ نەخێر بە لە شوێنی خۆی مامۆستا سەلیم بێگومان جەنابەت کە خۆت کاندید کردووە هەروە خۆت کاندید نەکردو و خەڵکێک بەڵە دەنگی داوە بەتەوە بەڵام تۆ لەسەر لیستێک دوجار کاندیدووی کە ویش کۆمەڵی ئیسلامیە تا چەند کۆمەڵی ئیسلامی مەکتەبی سیاسی کەسی یەکەمی ئەم حیزبە ئەمیری ئەم حیزبە تەداخل لە ئیش و کاروباری پەرلەمانتاری ئێوەکە ئاوا بکەن ئاوا مەکەن ئەمان وا مەکەن ئەوان بکەن یان ئێوەی دەستکراوە کردووە میهەنیانە وەک پەرلەمانتاریانە ئیشی خۆتان بکەن لە ڕاستیدا من هیچ دەستێوەردانشی نابینم و بە حقیقت دەتوانم بڵێم شخصی یەکەمی کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا عەلی بۆ خۆی چەند جارەوەی دووبارە کردوتە چی باشە بۆ دین و ژینی ئەو خەڵکەی ئێوە ئازادن و ئێوە بۆ خۆتان ئەو کارە بکەن و فعلا ئێمەش هەر ئەو کارەمان کردووە هەر ئەوەش دەکەین و ئەگەر بێت و مثلا شتێک هەبێ لە بەرژەوەندی گەلی کورد بێ و کۆمەڵی ئیسلامیش لی مستەفید نەبێ ئێمە هەرەوەمە هەڵبژاردووە کە گەلی کورد بە شێوەیەکی گشتی مثلا سوودمەندە بێ لێ ئەو جار کۆمەڵی ئیسلامی مەشروعێکی حیزبی تایبەتی نییە لە بەغدا تاوەکو ئێمە بتوانین مثلا تەوجیهمان بکا بڵێ وا بکەن یاوانەکەن ئەو مەشروعی کە هەیە مەشروعێکی نەتەوەییە و کێشەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە ئێوە بتانەوێ پرۆژە یاسایەک یان ئیستیجوابی وەزیرە بکەن کە شیعە بێت یان پرۆژە یاسایەک لە دژی ئەوان بێت بۆ نمونە بزانن کە کۆماری ئیسلامی ئێران ئێوێ زەختێک لە فراکسیۆنەکە بکە یا لە حیزبەکە بکە یا کۆمەڵ بڵەوان بکەن یا بەعکسەوە ئەگەر لەسەر سونە بێ تورکیا و وڵاتانی کەنداوی عەرەبی و سعودی و قەتەر وانە ئین بە مەبەستمەوەیە هیچ تەدەخولێک هەیە یان ئێوەیان دەستکراوە کردووە من بیستمە کە لەلایەنەکانی دیکە لە کوتلەکانی دیکەی کوردستان کاتێک کە مەسەلەن ویستراوە وەزیرێک بانگ بکرێ مەکتەب سیاسیەکان تەلەفۆنیان بۆ کردوونە و ئاگاتان لەو وەزیرە بێ و ئەوە مەعیلاقەمان لەگەڵەوە باشە و بەڵام من وەکو خۆم تا ئێستا بۆ یەک جاریش کەس پێی نەگوتومە مەسەلەن دەنگ بە فڵان کەسی بدەن یان متمانەی لێ وەربگرنەوە یان مەسەلەن بەو شێوەی تەنها ئەوەی کە هەیە بەو شێوەیە ئێوە دەستان کراوەیە لەوەی کە بۆ خۆتان لەوێ چاوتان چی دەبینێ لە ڕاستیەکان و دڵتان لەگەڵ کام ڕاستیەدایە دەنگ بەو شتە بدەن و متمانە لەو کەسە بستێنەوەکە مەسەلەن ئێوە خۆتان قەناعەتتان پێ هەیە واتە ئێمە دەستکراوە بووین هیچ ڕۆژێک لە ڕۆژان من وەکو خۆم هەستم بە هیچ تەوجیهات و هیچ ڕێنمایەک نەکردووە و حقیقەتەن مادام ئێمە سوێندمان خواردن نوێنەری خەڵک بین ئامادەش نین چۆن دەڵێ شتێ بکەین کە لە شخصێکی سیاسی ئەجندای لایەنێکی سیاسی لێوێ جێبەجێکەین بەڵام ئامادەین هەموو کاتێک مەسەلەن ڕێنمایی وەربگرین مەسەلەن کەسێکە معلوماتت دەداتێ مەسەلەن پێشنیاری جوانت دەداتێ یان ڕاگۆڕینەوەمان هەبووە چۆن گفتوگۆمان هەبووە لەسەر قەزەیەکە ئەوان پێشنیاری خۆیان کردو ئێمە قسەمان لەسەری کردو ئەوە بەرچاوڕوونیە شتێکی باشە و ئامادەینە گوێ لە پێشنیار و شتی جوان بگرین زۆر بە کورتی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکەتان ئەو فراکسیۆنێکی بەژمارە وتان سێ کەسن کەمن لەگەڵ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کە سەرۆکی فراکسیۆنە کەسێکی چۆنە و ئێوە چۆن ئیشەکانی خۆتان بەڕێیەکەن ئایا پەیوەندیتان لەگەڵ سەرۆکی فراکسیۆن جەنابەت وەکو ئەندام پەرلەمانتارێک چۆنە؟ دەتوانم بڵێم ئێمە باشترین برایەتیمان هەیە لەوێ زۆربەی فراکسیۆنەکان بەتەنیا یەکێک لە شوقەکان دەژین ئێمە هەموو ئەوکوێک خێزان لەوێ دەژین بەیەکەوە لێک شوقەدا دەمێنینەوە و لەسەرێک سفرەنان دەخۆین و پێکەوە ئەمن بوومە ئیمامیان نوێژیان بۆ دەکەین لە کاتی جەماعەتەکان والحەمدلله ڕوحیەتێکی برایەتی بەهێزمان هەیە هەم کاکزانە وەکو برایەکی عەزیز و هەم مامۆستا ئەحمەد والحەمدلله تا ئێستا ڕۆژێک لە ڕۆژان هەستمان نەکردووە دڵمان گەردی گرتوێ لە یەک زۆرمان بەڕێ کردووە کەم ماماوە ئینشاءالله چۆن دڵ ئایندە باشتر دەبێ و زۆر باشە کات دەرفەتم نایە چەند پرسیارێک ماوە گەر هاوکاری بکەن بە گوشتایی وەڵام بنەوە سوپاسانەکەم مامۆستازانە حەزەکەم بپرسم لە کاتی سەروبەندی پرۆژە یاسای بودجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە گفتوگۆکانەکرا لە هۆڵی پەرلەمان جەنابەت مداخەلەیەکت هەبوو بەڵام جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان بڕیاریدا کە وتەکانی بەڕێزت لە پرۆتۆکۆل بسڕێتەوە ئەگەر لەسەر ئەوە بە کورتی قسەم بۆ بکەیتەوە لەسەر پرۆژە یاسای بودجە کە زۆر ئێوە بە خاڵی ئینجاز و زۆر شانازیتان پێوە کرد ئەڵەم ئێوە مەبەستم
کوردە لەوێ بەشێک 4 فراکسیۆنەکە لەسەر قسەمەوەی ئێمە لە غیابی حکوومەتی هەرێمی کوردستان ناسار بین بە خۆمان هەموو کارەکان بکەین فراکسیۆنەکان بە تایبەتی ئەمسال فراکسیۆنە هیچ حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئاگا بوو لەم ڕووداوە گەورەیە تەنانەت وەفدەکانیش کە داهاتنە بەغدا بەس باسی بوزیان نەدەکرد بەرحاڵ ئێمە بە ئیشەکە هەستاین مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید وەکو بڕیادەری لیژنەی دارایی ڕۆڵێکی زۆر باشیە بوو ئێمەش لە مداخەلەکانی خۆمان ناوپەر لەما قسەم کرد ئەم بابەتی جەنابەت باسی دەکەی توانیمان تەسیرێکی دروستکەین لەسەر سۆزی زۆربەی پەرلەمانتارەکان داوامان لە پەرلەمانتارەکان کە پشتگیری خەڵکی کوردستان بکەن خەڵکی کوردستان بۆتە قوربانی ئەو ململانێ سیاسی نێوان حکوومەت و نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا خەڵک تاوانی چییە موظف تاوانی چییە وتم ئەگەر دەتانەوێت خەڵکێکیش محاسبە دەکەن بڕۆ مەسوولەکانی کوردستان محاسبەکەن بڕۆ سەفەریان لێ مەنعکەن بڕۆن ئەموالی منقوڵ و نامەنقوڵیان دەستەدا بگرن بڕۆن بیان دەنە دادگا چتان هەیە لەگەڵیان بیکەن بەس گوتم شەراکەتە تایبەتەکانتان ڕاگرن لەگەڵیان کشتی ژێبەژێتان لەگەڵ یەکتر هەیە بەڵام عقوبەی خەڵک مەدەن عقوبەی فەرمانبەر مەدەن ئەو تاوانی چییە یار بوو بەڕێزیان پێوا بەوە زۆرێک لە هێرشی بۆ سەر کەسایەتەکان تێدا بوو باسیەوەی کرد کە وتەکان لە مەحزەر بەشێک لە وتەکانی لابردن هەر ئەو بەڵام ئێمە وجدانی خۆمان ئاسوودە کرد وە سوپاس پرۆژە یاساکە کە ئێستا بۆتە یاسا چ تێبینی پرۆژە یاساکە بە بەراورد لەگەڵ یاسای 2016 باشترە مناڵم زۆر گرنگە و زۆر مهمە زۆر ئەگەر جێبەجێ بکرێت بەڵام باشترە لە 2016 و ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان جێبەجێ بکە بە ڕێک و پێچی باردۆخ لە ئەمڕۆ باشتر دەبێت ناڵێم تاوە چارەسەر دەبێت بەڵام لە ئێستا هەرێمی کوردستان باشتر دەبێت زۆر باشە کاتم نەماوە بەڵام یەک پرسیاری گرنگە لە هەردووکتان یەکەم وەڵامەکەی بۆ منیش و بۆ بینەرانیش گرنگە مامۆستا سەلیم شوشکەی پێشەوەی بێتە ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق وتاربێژ و خەتیب بوویت یا با بڵێن ئیمام و خەتیب بوویت ئێستا ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراقیت چی لە ژیانی مامۆستا سەلیم شوشکەی لە ڕووی ئیمتیازاتی مادیەوە گۆڕاوە پێشەوەی ببیت ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق و ئێستاش کە بوویتە ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق والله الحمدلله من هەر وەکو خۆمم هەر لەو خانووی تێیدا بووم هەر لەوێم و سارەی پێمە هەر ئەوم پێە و الحمدلله چۆن بووم لەگەڵ خەڵکی هەراوا بووم و هەموو جارێش بۆ وتارەکانم لە بەغداوە دەهاتمەوە بۆ هەولێر بۆ وتارەکەم پێشکەشکەم والحمدلله خەڵکێکی زۆر گوێی لە ڕادەگرتین و توانیمانە لە هەمان کاتیشە هەم کاری داعوی بکەین و هەم کاری پەرلەمانیش بکەین هەتا 2000 چۆن دەڵێ بە زۆری زۆرداری دووریان خستینەوە لە وتاربێژی والحمدلله لە خەڵکی خۆماندا نەبڕاوین هەست بۆ ناکەین هیچ ئیمتیازێکمان بەدەست هێنابێ وەکو مادی بەڵام الحمدلله ئیمتیازی گەورەمان کردو چونکە پەرلەمانی بەغدا بە پێوەی کە دەستوورێکمان هەیە مەجال نادا پرۆژە یاسایەکە مخالفەی لە شەریعەتی ئیسلامی تێدا بێت دەربچێ ئەوە بۆ لایەنە سیاسیەکان و خەڵکی مەلا و ئەوانە بەڕاستی شتێکی زۆر گرنگ و گەورەیە والحمدلله جێدەستمان دیار بۆ کولیژنەکەمان لە ئەوەی کە لە تواناماندا بێت لە قانونی ئیعدام کە توانیمانە لە لیژنەی ئەوقاف سەرنجی خۆمانی لەسەر بڕین و قانونی مخدرات و عرق و مەشروبات و ئەوانە کە ئەمە دەست جێپەنجەمان تێدا دیار بووە و مەوزوعی تاعنمان داوە لەو بڕیارەی کە حکوومەتی عێراق ڕیبای چۆن قەرزی کردووە لە سندوقی نەقدی دەولی و لە کۆمەڵێک لە بانکی دەولی کە تێبینیمان لەسەری هەبوو تاکە فراکسیۆن بووین و کە چۆن ڕشکاتمان کردووە لە محکەمەی اتحادی ئەوەی لەسەر شانمان بوو پێ درێغیمان نەکردووە و بەڕاستی هەستیش دەکەین پەرلەمان شوێنێکی باشە بۆی کە خەڵکی چاچی تێدا بێت تاوەکو بڕیاری باشی لێ دەربچێت کاکزانە جەنابەت پێشەوەی پەرلەمانتاری بێگومان پەرلەمانتاری پێشووی کوردستان هەر لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی ئەو ئیمتیازانی کە بەهۆی بوون بە ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراقەوە ئێستا تۆی جا کردوێتەوە لە ڕەفیق و دۆست و برادەر و خزم و هاوڕێ و براکانە لە کۆمەڵی ئیسلامی چین وابزانم هەڵەش نەبم ئێوە مەسلەی پاشەکەوتووە لە عێراق ناتانگرێتەوە تام لە حزێژ ئێوە بەشێک لە موچەی خۆتان ئەدەنەوە بە کۆمەڵی ئیسلامی بۆی کۆمەڵی پێوەبڕێەوە بڕە بە هەر حاڵ باسیش لەوە کرێت کە موچەی پەرلەمانتار زۆرە بەتایبەت لە عێراق بەڵام تۆ چیت لێ گۆڕاوە ئیمتیازانە چین بەدەستە هێناون خوا دەفەرمێ و ئەما بنیعمەتی ڕەبیکە فحەدث ئەگە نیعمەتی خوا بەستەیدا ڕشت بێ دەبی باسی بکەین گەورەترین نیعمەت ئەوەیە کە خەڵکی کوردستان بە نوێنەری خۆت بزانێت بتنێریتە ئەنجومەنێک تۆ نوێنەری ئەوەندە هەزار کەسەی نوێنەری کۆمەڵی ئیسلامی ئەوە بۆ ئێمە دەستکەوت و ئیمتیازێکی معنەوی زۆر زۆر گەورە بوو لە ڕاستیدا ئەگەر ناپێشتر من هەر ئەو بوومە خانەشینی پەرلەمانی کوردستان هەر هەبووە و ئێستا موچەکەم 4 ملیۆن و نیوە سواز و خوای گەور بە بەراورد لەگەر خەڵک وەزعی زۆر زۆر خراپە من وەزم زۆر زۆر باشە
11 ملیۆن دەدەمە پاسەوانەکانی مەڵبەندەکان کە داوام دەکەن لە ئەوانی کە لەسەر لیستی بن پاسەوانن 2 ملیۆنیش بۆ دارای حیزبە ئەو لەوە شەفافتر نییە بڵێم نازانم ئەگەر شتێک کەشتەی لە خزمەتدام باست لەوە کرد خانشینی پەرلەمانی کوردستان بووین پێشەوەی وەرەگریت و عراقیش وەرەگری یان نەخێر نانەمە پێچەوە هەر لە مانجی هەفتەوە کە مباشەرەمان کرد بە شێوەیەکی فەرمی چوینە دارەی خانشی لێرە و خانشیری پەرلەمانی کوردستان ڕاگیراوە و تەنها یەک موچە وەردەگرین ئەویش سواز بەخوای گەورە بە بەراورد لەگەر موچەی خەڵکی کوردستان موچەیەکی زۆر باشە و ئەوە دی پێشمان کرابێتن دەستی کراوەمان هەبوو لە بۆ یارمەتیدانی خەڵک. زۆر بەڕێزان مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە سەرلیستی کۆمەڵی ئیسلامی سوپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی بەرنامەی خزمەتتدایەوە. زۆر بەڕێز زانا ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق سواز بۆ تۆش کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە بوو دوایی کە بینەران هەڵسەنگاندنیان هەبێ بۆ ئیش و کارەکانی ئێوە لە ماوەی ڕابردوودا. سوپاستانەکەین دووبارە. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت و نوێنەرێکی دیکەی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەن و بەڕێوەبەرە گشتی و وەزیر و پەرلەمانتارەکان پێتانەگەینەوە هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.